وەفدێکی لیژنەی ئۆڵۆمپیی کوردستان سەردانی شاری بەغدادی کرد و کۆبوونەوەیەکی گرنگی لەگەڵ وەزیری وەرشولاوانی عێراق ئەنجامدا. پامیش وەک یەکەم دەستگای ڕاگەاندن لە ڕێگەی جێگیری سەرۆکی لیژنەی ئۆڵۆمپی کوردستانە کامی کۆبوونەوەکە و ئەو خاڵە گرنگانەی بۆ وەرشی کوردستان سوودی هەبووە ئاشکرا دەکات. یاخیر کۆبوونەوەمان کە لەگەڵ لە ئەنجومەنی ئۆڵۆمپی کۆبوونەوەمان کرد لەسەر کۆمەڵی خاڵێکی لەو خاڵانەوە بوو کە ئێمە وەکو لیژنەی ئۆڵۆمپی لەگەڵ پەیوەندیمان هەبێت لەگەڵ عێراق و لەگەڵ دوای گۆڕانکارانی کە لە عێراقا کرد لە نێوان کە کێشەیەکە لە نێوان لیژنەی ئۆڵۆمپی و وەزارەتی وەرزشولاوانی عێراقدا ئێمە توانیمان لیژنەیەک دروستکەین کە بۆی سەردانی بەغدا بکە بۆی لەو کێشانە بەر لە نزیکەوە کێشەکان بزانین ئەوانیش کە بە سەرۆکایەتی بەندە بوو لەگەڵ دوو مامۆستا عەدنان و لەگەڵ مامۆستا نەوزاد سەردانی بەغدامان کرد و سەرما قسەمان لەگەڵاکردن و دانیشتمان لەگەڵ جەنابی وەزیر لەسەر ئەوەی کە چۆن پەیوەندیمان بێ پەیوەندی بینی هەرێم و لەگەڵ عێراقدا پەیوەندەکان بەهێز بکەین و ئەوان خۆشحاڵی خۆیان پیشاندا بۆەوەی کە لەگەڵیاندا کۆ ببینەوە و کە کۆبوونەوەی بەردەوام هەبێت لەگەڵیاندا و هەم ئاهەنگ بین لە کار و چالەشەکانماندا و ئەوانیش پشتیوان بن لە ئێمە بۆی کە وەرزش زیاتر بەرەو پێشبەرین بەرەو چاکتری بەرین. گرنگترین خاڵکێمە قسەمان لەسەرکردەوەیە کە لیژنەی ئۆڵۆمپی کوردستان کە ئەمان تەعامل بکەن لەگەڵ لیژنەی ئۆڵۆمپی کوردستان نەک لەگەڵ نادیەکان و نەک لەگەڵ نوێنەرایەتیەکانی شارەکان ئەوان ئێستا ئەو گفتیوان پێدانەوە ئەوان کار لەگەڵ لیژنەی ئۆڵۆمپی کوردستان دەکەن هەتا قانونەکە دەرەچێ و کە لیژنەی ئۆڵۆمپی تەسبیت دەبێت لە عێراقدا و بۆ چوونی ئێمەش وەکو سیرمان کردو وەکو دیقەتمان لێیاوە کارەکان ئێمە لە بەغاوە زیاتر هەڵ دەبێت تا کوردستان لە بەرەوەی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە نایەتە پێشەوە لەگەڵ پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیە نایەتە پێشەوە لەم ئەخیرەدانە بێ